زیاتر لە 2 هەفتەیە شەڕی نێوان ئیسرائیل و حەماس لە غەزە بەردەوامە. هاوکات وا بۆ 20 مانگ ئەچێت لەشکرکێشی رووسیا بۆ ئۆکرانیا بەردەوامە. ئەم دوو بابەتە دەبنە بابەتی پاشخانی کۆبوونەوەی لوتکەی ئەمریکا و یەکێتی ئەوروپا لە واشنگتن لە نێوان ئۆرسەلا ڤۆن دەر لاین و سەرۆکی کۆمسیۆنی ئەوروپا و چارلز میشەڵ سەرۆکی ئەنجومەنی ئەوروپا و جۆ بایدن سەرۆکی ئەمریکا. ئێمە پێکەوە وەستاین بۆ پشتگیریکردنی گەلی ئازای ئوکرانیا لە بەرامبەر دەستدرێژی ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیا. ئێمە پێکەوەین بۆ ڕوبەڕەوبوونەوەی ئاستەنگە ئابوووریەکان و دانانی پیاوەرەکان بۆ ڕێنماییکردنی پەیوەندیەکانمان لەگەڵ چین. ئێمە ئێستا پێکەوەین بۆ پشتگیریکردنی ئیسرائیل لە دوای هێرشە تێرۆریستیە ترسناکەکەی هەماس. هاوکات عەبدولفەتاح ئەسیسی سەرۆکی میسر ڕۆژی شەمە میوانداری کۆبوونەوەی لوتکەی میسری کرد کە ئامانجلی کۆتایی هێنان بوو بە شەڕەکە. زۆرێک لە وڵاتانی جیهانیش بەشداریان لە لوتکەکەدا کرد. ويخطئ في فهم طبيعة الشعب الفلسطيني. هەر کەسێک پێی وایە ئەم گەلە سەربەرز و خۆراگرە فەڵەستینیە دەیەوێت خاکەکەی بەجێ بهێڵێت، تەنانەت ئەگەر ئەم خاکە لەژێر داگیرکاری یان بردمانیشدا بێت هەڵە دەکات لە تێگەشتنی بۆ سروشتی گەلی فەڵەستین. هەروەها من بەڕوونی و بە دەربڕینی خواستی دلسۆزانە بۆ جیهان دووپاتی دەکەمەوە و خواستی هەموو گەلی مسریش یەک بە یەک کە تەسفیەکردنی پرسی فەڵەستین بەبێ چارەسەریەکی دادپەروەرانە ڕوونادات و لە هەر حاڵەتێکدا هەرگیز لەسەر حیسابی مسر ڕوونادات. لە سەرەتای دەستپێکردنی شەڕەکەەوە تا ئێستاکە زیاتر لە 1400 کەس لە ئیسرائیل کوژراون بەهۆی هێرشەکەی حەماسەوە کە زۆربیان خەڵکی سیڤیلن. هاوکات 203 کەس لە کاتی لێشکردکێشەکەدا لەلایەن حەماسەوە وەک بارمتە بە دیرگیران و لە ناو غەزەدان. وەزارەتی تەندروستی فەڵەستینیش لە غەزە ڕایگەیاند زیاتر لە 4500 فەڵەستینی کوژراون و هەزاران کەسیش بریندار بوون. محمود عەباس سەرۆکی فەڵەستین لە کۆنگرە نێودەوڵەتیەکەی ئاشتی لە قاهیرە بە ئامانجی کۆتایی هێنان بە شەڕی ئیسرائیل و حەماس داوای کرد. ئێمە لە سەرخاچی خۆمان دەمێنینەوە، ناڕۆین لە سەرخاچی خۆمان دەمێنینەوە. وشتاری دەدەین لە هەوڵی ئاوارەکردنی گەلەکەمان لە غەزە. وشتاری دەدەین لە هەر جۆرێک لە دەرکردنی فەلەستینەکان لە ماڵەکانیان یان ئاوارە بوون لە قۆدستیان لە کەناری ڕۆژاوە. بارودۆخەکان هەر چۆنێک بێت ئێمە ئاوارە بوون قبوڵ ناکەین و لە سەرخاکەکەمان بە خۆراگری دەمێنینەوە. تەواوەتی خۆمان لە کوشتنی هاوڵاتیانی مەدەنی لە هەردوو لاش شەرمەزار دەکەین و ئازادکردنی سەرجەم هاوڵاتیانی مەدەنی و زیندانیەکان و دەستگیرکراوەکان دووپات دەکەینەوە. هاوکاتی شەرمەزارکردنی شەڕ و کوشتنی خەڵکی مەدەنی لە غەزە و داواکاری بۆ ڕاگررتنی شەڕ و ئازادکردنی بارمتە و دیلەکان هێشتا بردومانی ئیسرائیل و حەماس بەردەوامە. ئایا ڕێبەرانی جیهان دەتوانن ئەم شەڕە ڕابگرن یان شەڕەکە گەورەتر دەبێت و خەڵکی سیڤیل زیاتر و زیاتر دەبن بە قوربانی؟ ڕۆژگاری داهاتوو ئەمە دەردەخات. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.